لە ڕۆژی دووشەمەوە کۆتایی بە ئاگربەستەکە لە سووریاوە هاتووە و لەو ڕۆژەشەوە تاکو ئێستا بە سەدان کەس لە دانیشتوانی سووریا گیانیان لەدەستداوە و داوایش لە کۆنسەی ئاسایشی نەتەوە یەکگرتوەکان کراوە کە کۆبوونەوەیکی بەپەلە بۆ ڕاگررتنی شەڕ لەو وڵاتەدا ساز بدات. بۆ ماوەی هەفتەیەک ئاگربەست لە سووریا ڕاگەیەنرا بوو. ڕۆژی دووشەمەی ڕابردووشەوە ئاگربەستە کۆتایی پێات. لە ماوەی شەش ڕۆژی ڕابردووشدا لانیکەم 330 هاوڵاتی سووری ژیانیان لەدەستداوە کە لانیکەم 100 هاوڵاتیان مەدەنی و منداڵ بوون. شەڕ و پێکدانەکانی سووریا لە هەرێمەکانی دەوروبەری حەلەب و ڕۆژهەڵاتی ئەو شارە چڕتر بوونەتەوە. لەلایەکترەوە یەکێتی ئەوروپا و نەتەوە یەکگرتوەکان رووسیا تاوانبار دەکەن بەوەی کە ئاگری شەڕ لە سووریا دەگەشێنێتەوە. رووسیاش ئەو تۆمەتانە ڕەت دەکاتەوە و دەڵێن کە سەربازانی ئەمریکا ئاگری شەڕی سووریا خۆش دەکەن. لە کاتێکدا کە ئاگربەستە بوو هەفتەی پێشوو فڕۆگە جەنگیەکانی ئەمریکا چەند بارگایەکی ڕژێمی باسی سووریان بۆمباران کردبوو. دواتریش ڕایانگەیان کە ئەو بۆمبارانە بە هەڵە ڕوویداوە. لە ژێر فشاری نێودەوڵەتیش داوای لێبوردنیان لە گەلی سووریا کرد. بەمەبەستی کەمکردنەوەی ئاڵۆزیەکانی سووریا هەریەک لە وڵاتانی بەریتانیا، فەڕەنسا و ئەمریکا داوایان لە کۆنسەی ئاسایشی نەتەوە یەکگرتوەکان کرد کە کۆبنەوەیکی بەپەلە دەربارەی شەڕ و ئاڵۆزیەکانی حەلەب ئەنجام بدەن. ماوەی 5 ساڵە لە حەلەب و هەرێمەکانی دەوروبەری شەڕ و پێکدانی دژوار ڕوودەدەن. ڕژێمی باسی سووریاش بە هاوکاری رووسیا دەیەوێت هەرێمەکانی حەلەب کە لە ژێر دەستی چەتەکانی بەناوە پۆزیسیۆنی سووریادان بخاتەوە ژێر ڕکێفی خۆیەوە. بۆ مەبەستەش ئۆپەراسیۆنی چڕوپڕ ئەنجام دەدا.